کاکە من سپاسی ئامادەبوون دەکەم سەرۆک ترامپ دووشەممە ڕاگەیاند کە ڕەنگە ئەو کێشەی لەگەڵ ئێرانێ بە 5 ڕۆژان کۆتایی پێبێت. تۆ پێ دوایە 5 ڕۆژ کاتێکی پێویستە بۆ ئەوەی ئەو کێشە و شەڕا کۆتایی پێبێت؟ زۆر سپاس، منی سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی دەنگی کوردی ئەمریکا. زیاد لەوەی کە ترامپ ئەو 5 ڕۆژەی کە باسی کرد زۆر مەرجی بۆ دانا. وتی ئەگەر وتوێژەکان لە 5 ڕۆژی داهاتوودا درێژەی هەبێت، ئەگەر وتوێژەکان لە 5 ڕۆژی داهاتوودا بە ئاکام بگا، احتمالی هەیە ئەم شەڕە کۆتایی پێبێت. ئێستا بەغیرز ئەو دوو ئەگەرە گەورەیە کە خودی ترامپ داینا، ئەگەرێکی گەورەتریش هەیە کە داخوا وتوێژ هەیە، چون لایەنی ئێرانی بە تەواوی دەڵەستان هیچ وتوێژێک نییە. جایە ئەوەیە کە یەکێک لە لایەنەکان وتوێژ دادەپۆشێ یان بۆ چوونیان لەسەر چەمکی وتوێژ جیاوازە. ڕەنگە بۆ لایەنێک ئەوە تەنیا ناردنی پەیغامێک بوو بێت، بۆ لایەنێکی تر وتوێژێکی زۆر جدی بوو بێت. بۆیە هەر ئێستا سێ ئەگەری گەورە لەسەرەوە هەیە، من زۆر بە احتمالێکی بە قووەتی نازانم. هەر لە لێدوانی دواییدا سەرۆک ترامپ بە تەنانەت ئاماژەی بە مەسلەی ناوچیش کرد کە گۆیا لایەنی ئێرانی ینی ئامادە بوونەکە لەو داخوازانێک کە ئەمریکا سەبار بە مەسلەی ناوچی هەیەتی بە پێیا و بچێتە پێش، ینی لە داخوازەکانی خۆی لە مەزنی خوازەکانی خۆی کەم بکاتەوە. پاشە مەسلەی سەرکی لێرەدا گرفتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئێران لەسەر مەسلەی ناوچیە، گەر ئامادە بن لەسەر مەسلەی ناوچی ئێران پاشگەز بێتەوە بۆ نابێت. هەڵبەت بەشێک لە کێشەکە کێشەی ناوەکیە، دەنا ئێران کێشەی زۆر گرنگتری هەیە لە ڕوانگەی ئەمریکاوە، بۆ وێنە کێشەی و موشکیانەی کە نەتەنیا دەگاتە ئیسرائیل، ئێستا دەنگۆی وێ هەیە کە دەگاتە ئوروپاش. هەروەها کێشەی دەستێوەردانی لە وڵاتانی ناوچەکە، کێشەی ئەو هێزە پرۆکسی و نیوەبەتانێکی هەیەی لە عێراق، لە لوبنان، لە یەمەن، کەواتە کێشەکان تەنیاوە نییە. بەڵام من پێم وایە ئێران لەو یەک بوارەشدا ناتوانێت پاشەکشەیەکی بنەڕەتی بکات. محاولە دەکا وتوێژ بکات، پێیخۆشە کە مەسەلەن وەکو کارتێک هەڵکی لێ وەرگێت، بەڵام هەر ئەوەی کە ڕابگەێنرێت کە ئێران چیدی کە بەرنامەی ناوەکی نابێت، یانە و ئۆرانیۆمەی کە ئێستا پیتاندوویەتی دەیگوازێتەوە بۆ وڵاتێکی سێهەم، یا هەر سەشنە پاشەکشەیەکی لەو نەوعە، ئەوە گەڕانەوە لە بڕیارێکی 30 ساڵەیە. زیاتر لە 30 ساڵە کۆماری ئیسلامی خەریکی ئەو حەولانەیەتی 25 ساڵە کە ئاشکرا بوو لە ساڵی 2000 و 2001ەوە بە ئاشکرا بوو ئەو مۆزوعە. کەواتەوە گۆڕانێکی زۆر گەورەیە، هەرچەند حکوومەتێکی زۆر پراگماتیستیشە، بەڵام بزانن ئەگەر ڕۆژێکی وازی لە بەرنامە ناوەکەکانی هێنا، بزانن ئەوە لەسەر لێوارەی ڕوخانێ بوو کە ئەو بڕیاری داوە. ئاماژەت بۆ موشەکەی کرد کە چەندین هزار کیلومتر مەودا دەبڕێت. ئەگەر هاتووە 5 ڕۆژەی کە دیاریکراوە بە ئاکامێک نەگەیشتن، مەترسی ئەوە نییە کە ئێران جارێکی دیکە و موشەکە بەکاربێنێت؟ هەڵبەت ئێران بەکاری هێناوە، زۆر بە خراپیشی بەکارهێناوە، بۆ وێنە لە کۆلاهەکی خوشەیی کەڵک وەردەگرێت. یعنی ڕێک بە پێچەوانەی نوختە لێدان ئەو موشەکانەی کە ئەمریکا و ئیسرائیل بەکاری هێناوە تا ئێستا، ئەو موشەکانن کە دەچێت لە خاڵێک دەدرێت، بۆ خاڵێک داڕۆژراوە، ئەوانەی ئێران بەکاری دەبا ڕێک بە پێچەوانەیە، بەر لەوە کە بگاتە شوێنی خۆی لە ئاسماندا دەبێتە 30-40-50 دانە موشکی گچکە و هەروە بە شێوەیەکی چۆر لە ناوچەیەکی بەرفرەوان بڵاو دەبێتەوە. ئێران تا ئێستا موشکی گەورەی بەکارهێناوە، هەروەها چەند جار دەنگۆ کرابوو کە مەسەن درۆنەکانی گەیشتۆتە قیبریسێ یان دۆرگەیەکی شوێنێکی تووری بنکەیەکی تری بریتانیایە. بۆیە ئێران لەو بوارەدا تا ئێستاش خۆی نەپاراستوو. پاشە گەر هاتوو جارێکی دیکە و موشەکەی بەکارهێنات و پێ وایە وڵاتانی ئەوروپایی لەمبارەی و هەڵوێستیان نابێ نانێ و شەڕەکە؟ هەڵوێستیان بووە، هەتا ئێستاش لەسەر تورکیە ناتۆ چەندین موشکی ئێرانی هێناوەتە خوارێ. وای لێ هات کە تەنانەت تورکیە کە دۆستی ئێرانە، لانی کەم لەسەرەوە مۆزوعە زۆری حەوللا کە ئەو شەڕە نەکرێت، تورکیە وەدەنگ کات، وەزیری دەرەوەکەی سەرۆک کۆمارەکەی هەموو وەدەنگ کاتن. کەواتە ئەوروپاش ئامادەگی وی هەیە تەبعەن، ئێستاش ئامادەگیان زیاتر بۆ سیستمی پاتریۆتان هەیە، سیستمی خۆپاراستنیان هەیە، بەڵام ئەگەر کو ئێران بیهەوێ
موشک باوێتە خاکی ئوروپا تەبعەن هەڵوێستی ئوروپایەکان تونتریش دەبێت. ئەگەر بینەوە سەر و باسێکە ستا و توێژێ هەیەە سێ کەس لە کۆماری ئیسلامیدا وێ دەچن کە لە با بڵێم بۆ داهاتوو یا ئێستا لەو توێژەکاندا بەشدار بن. قالیبافە، محەممەد جەوادی زەریفە، هەروەها ڕوحانی. تۆ پێت وایە هیچ کام لەوانە دەتوانن لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان بسازێن؟ نەفەر یەکەمیان کە قالیبافە و لە هەمووان بەدەسەڵاتترە هەرچەندە قەلەموبەر حاشای لێ کرد لە تۆری کۆمەڵایەتی ئیکس تویتەری پێشوو ڕاگەیان کە هیچ چەشنە و توێژەک نییە، ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ. ئەویش دیارە لە خۆی بەشکە بۆ ئاوە زۆر بە خێرایی وەڵامی داوەتەوە. دوویەکەی دیکە نە لە دەسەڵاتدان نە پێگەی سیاسیان هەیە، بەڵکو زۆر لە مەترسیدان. هەم زەریف هەم حەسەنی ڕوحانی سەرۆکۆماری پێشوو یا بڵین وەزیری دەرەوەی پێشوو، ئەم دوانە کەسانێکن کە لە ڕوانگەی زۆربەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هەر ئێستا تاوانبارن، هەر ئێستا گوماناوین. جاوەگە دەربکەوێت کە وتوێژێکیان کردو بەبێ ئاگاداری گشتی نیزام، بەبێ ئەوەی کە بەرپرسانی واڵای کۆماری ئیسلامی ئاگادار بن، هەر تووشی سزای زۆر قورس دەبنەوە لە ئاستی خیانەت و جاسووسێەوە. بۆیە من لەسەر بەگشتی لەسەر وتوێژەکان تا ئەو جوورێک تا ئەو زانیارانی کە ئێستامانە گومان هەیە کە داخۆ ئەم سێ کەسەیە ئەگەر بووە داخوا ئاشکرا بۆ یا ئاشکرا نابێت. بەڵام بەهەرحاڵ حیسابی قالیباف جیاوازە. قالیباف جیا لەوەی کە لە ڕابردووی هەیە لە سوپای پاسەران هەر ئێستا سەرۆکی پارلومانە، یەکێک لە کەسانی لە ڕەدەی 1/2 کۆماری ئیسلامیدایە. ئەو ناتوانین لەگەڵ کەسانێک وەکو حەسەن ڕوحانی یان جەوادی زەریف هەڵی بسەنگێنی. ئەگە بینەوە سەر خەڵکی ئێران، خەڵکی نێوخۆی ئێران، تۆ پێت وایە خەڵکی ئێران جارێکی دیکە هەستنەوە وەگەوەی کە لە پێشوودا خۆ پێشاندانە نیشانداوە؟ خەڵکی ئێران وەکو ڕق و بێزاری دەیان و جار ڕق و بێزاری خۆیان نیشانداوە، ئامادەی خۆشیان بۆ ڕاپەڕینی نیشانداوە لە شێوەی جۆراوجۆی، لە بزوتنەوەی سەوز ڕابگرێت تا بزوتنەوەی ژنجیان ئازادی. بەڵام ئاخرینەکەی کارەساتێکی زۆر گەورە بوو. گەورەترین کوشتاری سەرشەقام لە 120 ساڵی ڕابردووی مێژووی ئێرانی هاوچەرخدا کراوە. بۆیە وێ ڕاوێکەوە ڕقێکی زۆری لە ناودڵی خەڵکدا کۆ کردوێتەوە. بەڵام هاوکات ترسێکشی پێکەناوە کە نەهێڵن جارێکەوە دووبارە بێتەوە، مەگەر وەی کە کۆماری ئیسلامی لەوەی کە ئێستا هەیە لاوااستر بێت دەنا بەو دەسەڵاتەی کە ئێستا هەیەی و بەو توندوتیژەیە کە لە خۆی نیشانداوە. هەر ئێستاش بەردەوام خەڵک دەگرێت، خەڵک یادام دەکا بە کۆمەڵ هەر جارەی بڵاو دەبێتەوە کە 20 کەسی لە فلان شاری گرتووە، 70 کەسی لە شاری دیکە گرتووە. ئەگەر زەبرزەنگەکار ئاوا بێت و ئاڵوگۆڕێک لەسەر زەوی نەکردبێت، خەڵک لەو هەلومەرجەرا مەجای ڕاپەڕیان نابێت. بەڵام دڵنیا بن لە یەکەم مەجای ممکندا خەڵک بە ئەو پەڕڕخوکینەوە دێنە سەر شەقام و دوژمنایەتی خۆیان بێزاری خۆیان لە کۆماری ئیسلامی نیشان دەدەن. کاکە من وەک دوایان پرسا تو پێت وایە ئاکامی و شەڕی بۆ چۆ دەگات؟ لە کوردخایاندا بە کۆتایی دەیان درێژە دەخایانێت؟ بەڕاستی من هەر ئێستاش پێم وانێت زۆری خایان بێت. ئەو چاوەڕوانەیەکی ئێمە پێمان وا بوو بە هەفتێکی یا بە 2 هەفتان کۆماری ئیسلامی دەڕوخێ، ئەوە نەتەنها دەگەڵ ڕوحی کۆماری ئیسلامی ناگونجێ، لەگەڵ واقعەکە نەدەگونجا، لەگەڵ وڵاتێکی و حکوومەتێکی زۆر لاوااستە وەکو عێراقی نەدەگونجا. 35 ساڵ لەمەوبەر کە لەسەر شەڕی کۆیت هێرشکرا عێراق 40 ڕۆژی خایەن بە 40 ڕۆژ تەنیا بە هێزی ئاسمانی بۆمبارانی سەدام و هێزەکانی سوپای سەدام کرا، جا دوای هێزی زەوی هاتە سەر زەوی هاتە مەیدان. کەواتە دەبینن ئێران زۆر بەدەسەڵاتتریشە لەوە. من پێم وایە کۆماری ئیسلامی دەڕوخێ یان ئاڵوگۆڕێکی تێدا پێک دێ کە نایناسێەوە، بەڵام نەک شتێک نێک کە بە 2 هەفتە و 3 هەفتە بە مانگێک بکردێت، ڕەنگە بە چەند مانگ بخایێنێت، ڕەنگە درێژتر بێت و هەروە ڕوخانی کۆماری ئیسلامی چرکەسات نابێت. ئەوەی ئەو دیمەنەی کە دیتمان لە فلان شوێنی لە مەسەلەن بە دقەیەک ڕاپەڕین دەکرێت و حکوومەت دەگۆڕێ نابێت. احتمالە قۆناغ بە قۆناغ بێت، احتمالە ناوچە بە ناوچە بێت، هەندێک ناوچە زووتر دەڕباز بن، هەندێک ناوچە درەنگتر، لە هەندێک ناوچە احتمالی هەیە کۆماری ئیسلامی بە چەند ساڵی دیکەش بمێنێتەوە. بەڵام بەهەرحاڵ ئەو کۆماری ئیسلامی کە پێش 28/2 دەمانناسی ئەو کۆماری ئیسلامی تازەتەواو. کاکە من سەیدی توێژێنەری سیاسی گەلێکتان سپاس دەکەین بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ ئێوەش.